دکتۆرێکی کورد هۆشداری لەبارەی خواردنی سپێناغەوە دەدا. سپێناغ گەرم بکرێتەوە چ مەترسیەکی مەترسیدار بەسەرجەستا دەهێنێت؟ لەسەر ئامادەکردنی سپێناغ بۆچی ئامۆژگاری خانمان دەکرێت؟ ئەو نەخۆشیە کامەیە هەمووتان لێی دەترسن، بەڵام سپێناغ چارەسەرەتی و ڕێگری لێ دەکات. دکتۆر کامەران ژاژڵەیی هۆشداری لەبارەی گەرمکردنەوەی سپێناغ دەدات و دەڵێت هەرگیز نەکەن دوای کوڵاندنی سپێناغ جارێکی دیکە گەرمی بکەنەوە چونکە زۆر مەترسیدارە. دکتۆر کامەران ئاماژەی بۆ ئەوە کردووە سپێناغ لە کاتی لێنانیدا خوێی نیترات بەرهەم دێنێت کە بەسوودا بۆ تەندروستی لەش، بەڵام کاتێک سپێناغی لێندرا و جارێکی تر گەرم دەکرێتەوە خوێی نیتراتەکە دەگۆڕێت بۆ خوێی نیتریت کە زیانی مەترسیدار بە تەندروستی دەگەیەنێت. دکتۆر کامەران ژاژڵەیی ئاماژەی بۆ ئەوە کردووە ئەو خوێیە گۆڕاوە بۆ هۆکاری توشبوون بە نەخۆشیەکی مەترسیداری وەک نەخۆشی شێرپەنجە. هەر بۆیە دکتۆر کامەران ژاژڵەی ڕێنمایی خەڵکی و بەتایبەت خانمان دەکات کە خۆیان لە گەرمکردنەوەی سپێناغ بە دوور بگرن تا لە نەخۆشیەکی مەترسیداری وەک نەخۆشی شێرپەنجە پارێزراو بن. سپێناغێکێکە لەو سەوزانەی کە سوودا تەندروستیەکانی تەواو نابن و بۆ ئافرەتانی سەگپڕ زۆر بەسوودا، چونکە سەرچاوەیەکی باشی تشکی فۆلیکە و کاریگەریکی باشی هەیە لەسەر ئافرەتانی سەگپڕ. سپێناغ ڕێژەیەکی زۆر پۆتاسیۆم و ڕێژەیەکی کەمیش سۆدیۆمی تێدایە کە ئەو دوو کانزایە زۆر بەسوودن بۆ دابەزاندنی پەستانی بەرزی خوێن. هەروەها سپێناغ سەرچاوەیەکی باشی ئاسنە و زۆر یارمەتیدەرە بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشی کەم خوێنی دەبن. ئەگەر دەتەوێت کێشی لەشت دابەزێنێت ئەوە گەڵای سپێناغ بەسوودە و دەبێتە هۆی دابەزاندنی کێشی زیادەی لەش. بۆ ئەوەی خۆتان لە پیری بپارێزن ئەوە سپێناغ بخۆن چونکە دژە پیریە و با سەوزەی دژە پیری ناسراوە.